شەقامی کەرکووک زۆر جار با پڕۆپاگەندە و هەواڵە ڕاستەکان دەشڵەژێت. دوای نیشان ماوەی چەند ڕۆژێکە بەرۆکی کەرکووچەکانی گرتووە و ڕۆبەڕووی ترس و دڵڕاوچەی کردوونەتەوە. هێزانامنیەکانی کەرکووک دڵنیایی بە هاوڵاتیان دەدەن کە هیچ مەترسیەک لەسەر کەرکووک نییە. کە ئەو هەواڵانە دوورن لە ڕاستی، ئەو هەواڵانە تەنها چاواشەکارن، ئەو هەواڵانە بۆ دروستکردنی دڵڕاوچێ ناو هاوڵاتیانی شاری کەرکووک، ئەو هەواڵانە تەنها بۆ تێکدانی باری ئەمنی ناو شاری کەرکووک کە خۆتان ئەبین ئێستا وەزنی ئەمنی کەرکووکی شارەکە جێگیرە. کۆبەڵە خەڵک لە پێناوی بەژەوەندی تایبەتی خۆیان هەساون بەم دیعایەکردانە ئێمە هەموو کاتێ مەفرەزەکانمان ئامادەن بۆ هەر ڕووداوێکی نەخوازراو، بەڵام ئەم دیعایانە دوورن لە ڕاستیەوە. من خۆم لە سەعات 12 شەوەوە تاکو ئێساکەوە ئێوە جەنابتان لێرە ئامادەن لە ناو شارە سوڕاوینێتەوە. چاودێران و ڕۆژنامەنووسان پێیان وایە ئەم پڕۆپاگەندانە خزمەت بە هاوڵاتیان ناکات و کاریگەری خراپی لەسەر دەرونی خەڵک دەبێت. سەرڕای ئەوەی کە ناتوانن کار بۆ ئارامی خەڵک بکەن، تکاتان لێ یەکەم کارێک مەکەن بۆی کە بارودۆخی خەڵک بشێوێنن و کارێک بن پڕۆپاگەندەی ناڕاست بڵاو بکەنەوە لە کاتێکا کە تۆ سەرچاوەیەکی نادروستت پێنیە، شتێکت پێنیە کە تۆ ئەوە بسەلمێنێ کە ئەم ڕووداوە هەیە، بۆیە وا پێویستەکە سەرەتا لەوە بکۆڵیتەوە تا چەند ئەم ڕووداوە ڕاستە و نەچی حەجمەکەی گەورە بکەی بە شێوازێک بێ. لەوانەیە لە ئێستا خەڵکانێکی زۆر لە دڵڕاوچەیەکا بن نەتوان بە شێوازێک لەم شارەیە دابنیشنیان بچنە سەر کارەکانیان، یاخود خەڵکانمان هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە ڕەنگە ئەم شەو بارودۆخی تەندروستیان تەواو تێکچوو بێ بەهۆی ئەم بارودۆخ و پڕۆپاگەندەوە. پێویستە هاوڵاتیانیش لە ڕاستیدا هاوکار بن، نەبنە بەشێک لەو پڕۆپاگەندەی کە دەکرێ و نەبنە بەشێک لەوەی کە ژیانی خەڵک لە دڵەڕاوچێ و نائارامیدا بێڵنەوە لە ڕاستیدا. بۆ ئەمە پێویستە هەموو لایەک کەناڵەکانی ڕاگەیاندن، حزبە سیاسیەکان، حکوومەت و دەستگا ئەمنیەکان هەماهەنگ بن بۆ ئەوەی ئارامی کەرکووک، سەرۆماڵی هاوڵاتیان، ژیانی هاوڵاتیان لە کەرکووکدا پارێزراوی. ئەگەرچی پڕۆپاگەندەکان زۆرن، بەڵام بەرپرسانی ئەمنی تاکید دەکەنەوە هیچ مەترسی و هەڕەشەیەک لەسەر کەرکووک نییە. بڵاوکردنەوەی پڕۆپاگەندەکان جگە لە ترساندنی خەڵکی هیچی تر بە دوای خۆیدا ناهێنێت، بۆیە هاوڵاتیان داواکارن لە ئێستادا دۆخی کەرکووک لە بەرچاو بگیرێت و ڕێگا بە بڵاوکردنەوەی پڕۆپاگەندەکان نەدرێت. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.